لە دوایین ڕۆژەکانی پاییزدا هەبوو نەبوون ژمارەیەک هەڵۆ هەبوون بە چنگی بەفردا دەچوونەوە و لە کوێستانەوە پەروەردەی نیشتیمان بووبوون. ئەوان وا ڕاهاتبوون لە پێدەشت و لە شاخدا لە نسار و لە کێواندا هیچ ڕای نەدەگرتن. 18 ساڵ لەمەوبەر و لە سەنگەری تێکۆشان و لە بەرامبەر گروپێکی نامۆدا بۆ ئارامی ناوچەکە تا دوایین فیشک بەرگریان لە شارە زوور کرد و شەهید بوون. لەم ڕۆژەدا و لە بناری کێوی تەپەکوڕەدا هەمووان دەست لە سەرسنگ ڕێزیان لە خوێنی یاڵی ئەوان گرت. کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجەی شەهید لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدانی هەڵەبجە هەستاین بە یادکردنەوەی ئەو شەهیدانەی کە سێ لەسەر چواری مانگی 12 2002 لە گردە درۆزنە شەهید کران بەدەستی تیرۆرستانی جوندل ئیسلام. ئەمڕۆ کۆمیتەی ڕێخستنی هەڵەبجە وەک ڕێزلێنانێک بۆ ئەو شەهیدانە هاتووینەتە سەر سەنگەرەکانیان لە گوندی تەپەکوڕە لە گردی درۆزنە کە چەندین فەرماندەی قارەمان و پێشمەرگە تێیدا شەهید بوو، لەوانە شەهید حەمەد سەراوی و چەندین پێشمەرگەی تری قارەمان تێیدا شەهید بوون. لە ڕابردوودا شەهید حەمەد سەراوی و هاوڕێکانی چەندین زەبری کەمەشکێنیان لە دوژمندا بوو. هێزەکەی لە ناوچەکەدا و لە هەر شوێنێکدا نائارامی و ترس لەسەر هاوڵاتیان دروست دەبوو لەوێدا بوون تا دوایین فیشەک ڕوویان لە دوژمن وەرنەچەرخاند و بە بەرگری قارەمانانەوە شەهید بوون. 18مین ساڵیادی شەهیدبوونی پۆلێ پێشمەرگەی قارەمان لە گردە درۆزنە سەری ڕێز و نەوازش بۆ شەهیدان ئەنەوێنین ڕووسوی و سەربەرزی بۆ کەسوکاریان. هیوادارین هەم حکوومەتی هەرێمی کوردستان و هەم یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بەشداربوو لە حکوومەتە ئاوڕی جدی بدێتەوە لە کەسوکاری شەهیدان. ئەوەی ئەی بینین ئێمە ئێستا بەیوە بیرهێنانەوە و حەدەسەیە کۆمەڵی پێشمەرگەی قارەمان ڕوبەڕووی هێزێکی تیرۆریست کە هیچ بەهایەکی ئینسانی و ئاینی و مرۆڤایەتیان لەلا نەبوو بە چ شێوازێک ئەو کۆمەڵە پێشمەرگە قارەمانە کە لەم دۆخی ئەو کاتی ئێستا هەرێمی کوردستان بۆ پارێزگاریکردن لە دەستکەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەم جێگە و مەکانە گیانی خۆیان بەخت کرد بۆ جارێکی کە داواکارین هەم ڕێز و وەفا بنوێنێ بەوان بەرامبەر بنەوەی شەهیدان دوجار کەسوکاری شەهیدان پیرۆستترین شت پێشکەشی خاک و وڵات و ئەم حکوومەتی هەرێمە ئەکەن. نەوەی شەهیدان لەم ڕۆژەدا بە شانازیەوە لە مێژوو خەباتی شەهیدەکانیان دەڕوان و خۆشیان دەڵێن بۆ هەمیشە جێگەی شانازین. ئەوی کوڕە شەهیدێک من شانازی بە خەباتجێڕی باوکم و هاوڕێکانیەکەی سوپاسی کۆمیتەی هەڵەبجە و شەهیدانەکەین کە هەڵسەوان بە ڕێخستنی ئەم یادە. ئێمە شانازیمان هەر بە شەهیدبوونی باوکمەوە کردەوە هەر لەسەر ئەو ڕێگەی ئەڕۆین. هیوادارم بتوان ساڵانە ئەم یادانە بکرێت بۆ دڵنەوەیەک بۆ کەسوکاری شەهیدان. سێ لەسەر چواری 12 ساڵی 2002 یەکێتی نیشتیمانی کوردستان نەک هەر لەگەڵ گروپی ئەنسار لەگەڵ ڕەوتێکی تونڕە بە ناوچەکەدا لە بەرەیەکی فراوانی ئەوان و بچووکی هەڵەبجەدا دەیویست دەستی حکوومەت و ئازادی بۆ هەڵەبجە و شارە زوور و هەورامان بگەڕێنێتەوە. لەو چوارچێوەیەشدا چەندین داستانی بێوێنە و دەیان فەرماندە و تێکۆشەر و ڕۆڵەی خۆی گیانی خۆیان کردە قوربانی. لە داستانی تەپەکوڕەشدا 46 پێشمەرگە و فەرماندەی خۆی بەخشیە ئارامی و ئاسایشی ناوچەکە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، گوندی تەپەکوڕە،